ولی تماشاوان ایجا پرسا هەڵبژاردنان هەڵبەت دەڤەرد سەروبەندی هەڵبژاردنان دایە هەڵبژاردنên civatên parêzgihan بۆ Iraqê girîngên ji ber ku çendîn sala nehatin encamdan 2019 jî karên civatên parêzgehên Iraqê bi sedema ku qaş û gendalî heye hatine ragirtin. Êdî vê carê wê Kerkûkê jî bête encamdan ev jî cê serincê lê awa ku girîng bu Herêma Kurdistanê encamdan hەڵbژaردنên Parlemanê Kurdistanê ku meha subata sala dahatî batî dest nîşan kirin. Dojîk tê temenê Komîsyona hەڵbژardan bu 6 mehan hate dirêj kirin. Birêz Hawar Mihemed ew peyvdarê beşê hەڵbژardan ya Partiya Demokrata Kurdistanê û li Hewlêrê gelmeye kakewar demata baş be. Kevata gelû di serûbendê dirêjkirina temenê Komîsyona Bilind a hەڵbژartinên Iraqê yani mumkîn e ku hەڵbژartinên Parlemanê Kurdistanê fêlen di demê xwe destnîşankirî da birêve biçin. Ev xwe gerantiyekî nabe? ڕۆشتان باش ئێمە پێمان وایە دوای ئەوەی کە پەرلەمانی عێراق ماوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقی درێژ کردەوە ئەوە جێگای خۆشحاڵیە و پێشمان وایە کە هیچ لەمپەرێک لە بەردەم بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن لە وادەی خۆیدا نەماوە. ئێمە لە لای خۆمانەوە پێشوازی لەو بڕیارە دەکەین و زۆر خۆشحاڵین و هیوادارین کە تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستانیش بە لە ئاستی بەرپرسیارەتی خۆیانەوە لە ئاستی ئەوەی کە درک بە مەترسیەکانی بەردەم پرۆسی سیاسی و ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستان بکەن و ئامادەکاری تەواوی خۆیان دەست پێ بکەن بۆەوەی هەڵبژاردنەکان لە وادەی دەستنیشانکراوی خۆیدا ئەنجام بدرێت. ولی کاک هەوار هەند دەنگۆ هەنە ku niha jî kem dişopînîn yani li vir li wir tê gotin ku taybetî jî hûn aniyeketî û nexwazin hەڵbژartin di dema xwe de bênekirin. Yani gelo fi'len partî wisa teamülê gel wasa dike an fi'len hewl dide ku hەڵbژartin bênekirin herçend de ev hەڵbژartên paşwextin jî tu zanî. ئێمە لە ڕوانگەی ئەوەی کە ئێستا لە سایەی ئەو بڕیارەی دادگای فدرالی لە عێراقدا کە دەربارەی پەرلەمانی کوردستان دەرچوو و ئەو درێژکردنەوەی بە نایاسایی ناساند ئێستا منزومەی تەشریعی و موسسەی تەشریعی لە هەرێمی کوردستان پەچی کەوتووە. ئەمەش لێکەوتێک خراپی هەیە چ لەسەر ئاستی ناوخۆ و چ لەسەر ئاستی دەرەوەی هەرێمی کوردستانیش و ئەگەر پرۆسەکە بەو شێوەیە بەردەوام بێ لەوانەیە تەواوی موسساتی شەرعی لە هەرێمی کوردستان بکەونە بن پرسیار. بۆیە ئێمە هەمیشە هەر لە سەرەتای پرۆسەکەدا ئێمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پێویستە هەڵبژاردن داخلی هیچ سراعاتێکی سیاسی نەکرێ و پێویستە هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێ و ئێستاش ئێمە وەکو بەشی هەڵبژاردننی پارتی جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە گوێبیستی ئەوە نەبووینە نە بە فەرمی نە بە شێوازی نافەرمی لە هیچ لایەنێکی سیاسی کە دژی ئەوە بێ هەڵبژاردنەکان لە وادەی دەستنیشانکراوی خۆیان بەڕێوە بچن بەڵکو هەمومان لە هەموو بۆنە و لە کۆبوونەوە و لە بۆنە تایبەتیەکان و سمینارەکان کە ئەنجام دەدرێت جەخت لەسەر ئەوە دەکرێتەوە کە هەڵبژاردن نابێت تێکەڵ بە سراعاتی سیاسی و ململانەی سیاسی بکرێت لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە گەشتبینین لەوەی کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. بله چند مهین دربازبوی در تایبەتی پشتی کو ئەو بریارە دادگا فدرالی در حقی پارلمان خۆڵا پێنجەم دەربچە لەوێرێ مەڕووماڵە ڕەوشێ دەکرد ینی پارتیا دموکراتا کوردستانەوە کە پارتیا یەکەم دەسەڵاتدار پێتر ئالیندن خواستاوی هەبوو کو هەڵبژاردن بێنە ئەنجامدان یاسای هەڵبژاردن بێتە سەرڕاستکردن هەر چاو بە کوم دەنگەیەکە نیشتیمانی سەرێ پرسەیە بە هەڵبەت و زانی کاکەوار دە وڵاتاندا کو هەند پرزگرێک هەنە پێتر ئالیە ئۆپۆزیسیۆنێ مەسەرا کو هەڵبژاردن بێنە ئەنجامدان لێ پارتی پێتر هەموو ئالیندن مەسەر بوو کو هەڵبژاردن بێنە ئەنجامدان ئەوە بچن نێرینەیە گەلو لە چ ڕوانگەیەکەوە ئەم بریارە درا. بەڵێ بێگومان پارتی دیموکراتی کوردستان لە ڕوانگەی هەستکردن بە مەسئولیت و بەرەو پێشبردننی موسساتی تەشریعی و ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستاندا هەمیشە پەرۆشی ئەوەیە کە پێگەی سیاسی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوەشدا بەهێزتر بکە. بۆیە هەمیشە جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە کە ناکرێ پرۆسی هەڵبژاردن تێکەڵ بە سراعاتی و ململانەی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان بکرێ. بۆیەش زۆر جار کە گفتوگۆ لەسەر ئەوە کراوە
تەنانەت ئێمە لە مافەکانی خۆمان لە مافە ئەو مافانەی کە لە چوارچەوەی شایستەکانی انتخابی بەدەستمان هێناوە زۆر جار لێ خۆش بووین لە پێناو ئەوەی کە ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر پرسێک بکرێت بە ناوی هەڵبژاردن و لەسەر دەقی یاسای هەڵبژاردندا بکرێت. ئێمە هەمیشە پەرۆشی ئەوە بووینە کە هەڵبژاردن تێکەڵ بە سرعات نەکرێت و هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. ئێمە درێت بەو مەترسیانە دەکەین کە لەسەر ئەزمموی سیاسی و پرۆسی دیموکراسی هەرێمی کوردستاندا هەیە، بۆیە هەمیشە جەخت لەوە دەکەینەوە کە پێویستە هەڵبژاردن لە وادەی کە دەستنیشان کراوە ئەنجام بدرێت. بەڵێ هەڵبژاردن نەکرد ئەنجام بدرێت. هەڵبژاردننی کوردستان بە چ شێوازێک و بە چی یاسا و ڕێسایەک ئەنجام دەدرێت ئەگە زانیاریاتان هەبێ؟ هەروەکو ئێوە لە سەرەتاش باستان کرد، دیارە ئێستا سکاڵایەک تۆمارکراوە لەلایەن چەند برادێک لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی یاسای هەڵبژاردن. ئەمە چاوەڕوانی ئەوەین کە دادگای ئیتیحادی بڕیاری کۆتایی لەم بارەیەوە بدات بۆ ئەوەی بەرچاوڕوونی لەلایەن لایەنە سیاسیەکان و تەنانەت کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیشدا هەبێت کە بە چ شێوازێک و بە پشتبەستن لەسەر چ یاسایەک ئەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بڕێوە ببات. ئێمە هەمومان چاوەڕێی ئەوە دەکەین کە لە سەرەتای مانگی داهاتوودا دادگای ئیتیحادی لە عێراق بڕیاری کۆتایی خۆی بدات و بە شێوازێک بێت کە تەگەرەی زیاتر یاخۆت لەمپەری زیاتر لە بەردەم پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دروست نەکات، چونکە ئێمە هەمیشە جەختمان لەسەر ئەوە کردوتەوە کەەوە پرۆسی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن یەکێکە لەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە و پێویست بەوە دەکات کە هەموو لایەنەکان کۆک بن لەسەر ئەوەی کە هەڵبژاردن بە شێوازێک بەڕێوە دەچێت و ئەوەی تایبەتیشە بە بابەتی کۆتاییەکان ئێمە هەمیشە جەختمان لەسەر ئەوە کردوتەوە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی کە ناکرێت هیچ ئیرادەیەک بەسەر برانی پێکهاتەکاندا بسەپێنرێت بە شێوازێکی واکە کاریگەری بەسەر بڕیار و ئیرادە و ویستی خودی پێکهاتەکاندا هەبێت و بۆیە دەبێت ئەوان بەخۆیان بڕیار بدەن و هیچ لایەنێکی سیاسی حەقی ئەوەی نییە کە تەدەخل لە ئیش و کارێک بکات کە پەیوەستە بە خودی پێکهاتەکان، چونکە پێکهاتەکان هەمومان دان بەوەدا دەنێن کە پێکهاتەکان خەڵکی ڕەستەنی ئەو وڵاتەن و دەبێت ویست و ئیرادەیان لەبەر چاو بگیرێت. وەلی کاکەوەر سپاس هەرچەندە لەسەر پێکهاتەکانیش پرسیارم هەبوو بەس جەنەبتان بەرسفتاندا. سپاس بەڕێز هاوار محەممەد، هێفدارێ پشکە هەڵبژاردنەی پارتیە دموکراتە کوردستانە.